سەڵا بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕماڵی هەفتەتان پێشکەش دەکەم وەگاشتریا لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆک وەزیرانی عێراق مستەفا کازمی لە ڕێگەی تۆمارێکی ڤیدیۆیەوە مانگی شەشی ساڵی داهاتووی وەک بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا دیاری کرد. ئەمە لە کاتێکدا بوو کە هەر سەرۆکی پەرلەمان دواتر ئاماژەی بەوە کرد کە پێویستە هەڵبژاردنەکە لە وادەی دیاریکراوی خۆی زووتر ئەنجام بدرێت. ئەمە سەرباری ئەوەی بەشێک لەلایەن سیاسەکانی عێراق پێیان وایە کە بڕیارێکی لەم شێوەیە لایەنی کەم دەبێت دیراسە بکرێت و ئەو میکانیزمانە بە شێوەیەک دابنێت کە بتوانرێت هەڵبژاردنەکە بەبێ گرفت بەڕێوە بچێت. هەر بۆ ئەمە بەستا بەشێک لە پەرلەمانتارەکانی عێراق ئاماژیان بۆ کردووە کە یاسای هەڵبژاردن لە عێراقدا کەم و کورتی هەیە بەوەی کە تاکو ئێستا ڕوون نییە کە ئەم هەڵبژاردنە ئاخۆ لەسەر ئاستی قەزا یاخود پارێزگاکان بەڕێوە دەچێت. پرسیارەکە ئەوەیە کە هەڵبژاردننی پێشوەختە چی لە دۆخی ئێستای عێراق دەگۆڕێت؟ ئایا چاوەڕانی گۆڕانێکی فعلی بکرێت لە دۆخی سیاسی و ئابووری لە عێراقدا؟ من هەموو ئەمانە دەکەمە تەورێک و گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز هاوژین حەمە ڕەشید نووسەر و ڕۆژنامەنووس دەکەم. هاوژین خان سپاس بۆ ئامادەبوونت. سپاسی ئێوەشەکەم ئەم کاتەشتان باش دووبارە بەخێر بێت. زۆر سپاس. بابەتی گەرم بۆ ئەمڕۆ لە نێو شەقامی عێراقی و میدیا و تەواوی هاوڵاتیان بابەتی هەڵبژاردننی پێشوەختەیە. پێت وایە ئەو کاتێک کە وەکو هەڵبژاردننی پێشوەختە کە مانگی شەشی ساڵی داهاتوو دەکات ئەم هەڵبژاردنە لە عێراق بەبێ گرفت بەڕێوە بچێت؟ خۆی زەمینە سازی بۆ هەر هەڵبژاردنێک پێشوەختە زەرورە واتە خۆ ئامادەکاری بۆ ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن لە هەر کات و ساتێکدا بە تایبەتی کاتێک کە تۆ بڕیار ئەی هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێت دیارە کۆمەڵێک کێشە و پرس هەیە بۆیە تۆ ئەگەیتە ئەوەی کە تۆ بڕیار بێ کە هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێت وەکو ئەبینین لە عێراقا لە ساڵ پارەوانێ خۆپیشاندانەکان و داوای سەرەکی خۆپیشاندەرانیش ئەوەیە کە پەرلەمان حەل بکرێت و هەڵبژاردنێکی تر ئەنجام بدرێت چونکە جەماوەر یاخود بڵێم شعبی عێراقی گەلی عێراقی بڕوایان بەوە هەیە کە هەڵبژاردنەکانی 12 مایۆی 2018 شەرعیەتێکی ئۆتۆی نییە لە ڕووی ئەوەی کە ساختەکاری زۆری تێدا کرد. باشە کەواتە هاوژین خان ئەم هەڵبژاردنە ئەگەر بەرمەبنای داواکاری خۆپیشاندەران بێ بۆ ژیانێکی باشتر لە عێراقدا ینی دەکاتە ئەوەی کە ئەم هەڵبژاردنە فعلن ئەو داواکارانی کە شەقام لە پێناویدا تێپۆشی لەم هەڵبژاردنەدا ینی بەدەست بخرێت ینی ئەمە دەخوێنرێتەوە لێ خۆی ئەم خوێندنەوەیەکی ئەوها خێران نییە تۆ بتوانیت بە ئانوساتێک بڕیار لەوە بدەیت کە بڵێ ئایا ئەم هەڵبژاردنە و ئەنجامەکانی پرۆسی ئەم پرۆسەیە بە لایەنی ئاکتیف بۆ باشترکردنی گوزەرانی خەڵکی عێراق ئەکەوێتەوە یاخود بۆ ئەوەی کە چاکسازی سیاسی و کۆمەڵایەتی و خزمەتگوزاری لە هەموو ئاستە و پێگە سیاسی و کۆمەڵایەتیەکان و خزمەتگوزاریەکان بە قازانج و بە ئامانجی ئەو دروشمانەیان ئەو داوایانەیە کە خۆپیشاندەران یاخود گەلی عێراق داوای دەکەن ئەکەوێتوانێ لە ئێستا ئێمە ناتوانین ئەو پێشبینیە یاخود بڵێن 100% یاخود دەبێتە هۆیەوەی چونکە لە ڕابردووشدا دوای ساڵی 2003 کە 4 پرۆسەی تری هەڵبژاردن ئەنجام دراوە بینیمان یعنی گۆڕانکاریەکی ئەوتۆ لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی خزمەتگوزاری لەسەر ئاستی کۆمەڵایەتی یعنی لە عێراقا ڕووی نەیە زیاتر عێراق بەرەو وێرانبوون و بەرەو هین پەرتەوازەی. باشە هاوژی خان پرسیارەکە بە دیوێکی تردا بۆ نمونە دۆخی سیاسی و ئەمنی عێراق یعنی دەکاتە ئەوەی کە بۆ نمونە ئەم هەڵبژاردنە بە شێوەیەکی نەزیه و دوور لە دەستێوەردانی حیزبی بەڕێوە بچێت یعنی دەتوانێت بەلایەنی کەم جێگەی قەناعەتی شەقەمی عێراقی بێت؟ خۆی مەترسی هەرە سەرەکی لێرەیە نەک لە هەڵبژاردننی پێشوەختەیە کە مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لە چەند ڕۆژی ڕابردووە بڕیاری ئەنجامدانی دا کە لە 6 ساڵی 2021 ئەنجام بدرێت ئەوەیە کە یعنی نەک ئەم هەڵبژاردنە بەڵکو هەڵبژاردنەکانی تریش لە ڕووی ئەمنیەتەوە لە ڕووی تەداخلی هێز و گروپە چەکدارە ناشەرعیەکان کە پێم وایە کە ئەوانە یاسایی نین زیاتر بە میلیشیانە ئەبرێن چونکە هەر کوتلەیەکی سیاسیان هەر هێزێکی سیاسی کە زیاتر تائیفین بە تایبەتی لە عێراقا دەبینین ئەوانەی کە پێشتر لە هەڵبژاردنەکانە دەنگی زیاتریان بەدەستێنەوە زیاتر ئەوانە بوون کە هێزی میلیشیایان هەبووە یاخود گروپ و
هێزە چەکدارە میلیشایەکان لە پشتیانەوە بوون بۆیە لە ئێستاشدا ئەگەری ئەو مەترسیان دووبارە بوونەوەی ئەو مەترسیە لە ڕووی ئەمنیەوە یان خۆزامنکردنی ئەمنی 100% بۆ نەزیهی یعنی ئەنجامدانی ئەم هەڵبژاردنە بەڵام وەکو ئەوەی مستەفا کاظمی خۆی وعدیەوە و خەڵکی دڵنیا کردوەوە یعنی جەماوەری یاخود خۆپیشاندەران یاخود گەل عێراق و دەنگەرانی دڵنیا ئەکاتەوە لەوەی کە ئەڵێ زامنی ئەمنی لە ئێستایە یاخود لەو کاتێک کە ئەو دیاری کردووە بۆ نەزیه یاخود ئەوەی کە هەڵبژاردنێکی پرۆسەیەکی نەزیه دوور لە دەستێوەردانی هێز و گروپە چەکدارەکان یاخود هێزە ئیقلیمیەکان ئەنجام درێ بەڵام من بەڕای من پێم وانە یعنی ئەو شتا باشە ئەم قەناعەتەی مەیسەر ببێت یاخود بێت چونکە ئەمە شتێکی ڕوونە باشە ئەم قەناعەتەی مستەفا کاظمی بۆ ئەوی کە خۆپیشاندەرانی عێراقی دڵنیا کرێتەوە کەم هەڵبژاردنێکی تەواو جیاواز دەبێت لە وڵاتەکەدا ئەمە بەتەنها بە مستەفا کاظمی دەکرێت یاخود لەمەدا دەبێت تەواوی لایەنە سیاسیەکان بەتایبەتی کە خۆی شیعەیە دەبێت تەواوی لایەنەکانی دیکە لەم بابەتە هەماهەنگی ناوبراو بن ینی قسەکانی مستەفا کاظمی دەکاتە ئەوەی کە هەڵبژاردنێکی نەزیه و پاک و بێگرت لە وڵاتەکەدا بەڕێوە بچێت خۆی نەزیه و بێگەر ئەگەر بەو مانایی کە ئێمە باسی پرۆسەیەکی 100% نەزیه بکەین پرۆسەیەکی دیموکراسی کە هەڵبژاردنە بکەین ئەمە لە عێراق نەک لە عێراق لە هیچ وڵاتێکی شەرقا لە زۆربەی وڵاتە دیموکراسیەکانیشا بەو ئاستە نابێت یعنی کە تۆ بتەوێت یاخود دەنگدەر بیەوێت یاخود جەماوەر بیەوێت یان ئەوانەی کە داوای گۆڕانکاری و چاکسازی ئەکەن ئەمە یعنی ئەو ئەنجامی لێ بکەوێتەوە کە بڵێ 100% نەزیه ئەبێت ئەوە شتێکی وا بڕوا ناکەم لەم پرۆسەیە بەدی بەس لایانی کەم یعنی ئاماژەیەک بێت ئەوەیە بۆ بەڵام لە هەمان کادا تۆ باسی قووەی سیاسیان کوتلەی سیاسی و کرد یاخود هێزە سیاسیەکانە کرد کە زۆرینەی شیعە من وەکو ئەوەی ئەبینم لە چەند ڕۆژی ڕابردووە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق محەممەد هەلبوشیش خۆی یعنی دووپاتی کردەوە یعنی دووپاتی کردەوانێک کە دەبێت پەرلەمان چارە بکرێت حل بکرێت واتە پەرلەمان هەڵبوەشێنرێتەوە کە ئەمە یەک لە یعنی یەک لە عینەکانە زەمینە سازیەکان و ئامادەکاریەکانە بۆ ئەم هەڵبژاردنە چونکە کێشەی سەرەکی هەرە سەرەکی جگە لە کێشەی ئەمنی حەلی پەرلەمانە کە ئەبێ هیچ نەبێ بەلایەنی کەمەوە پێی مادەی 64 دەستوری عێراقی دەبێت بەلایەنی کەمەوە لە ماوەی 6 ڕۆژ پێش هەڵبژاردن پەرلەمان هەڵبۆشن بەڵام ئەمە سەرۆکی پەرلەمان خۆی دووپاتی کردەوە داواشی کرد کاڵەوەشن لە هەمان حاڵەتیشە ئەگەر ئەوەش نەبێت هەر بەپێی مادەکە دەتوانێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران داوا لە هین بکات داوای ئەمە بکات بەڵام سەرۆک کۆمار بڕیاری لەسەر بادیان موافقەتی لەسەر بات ئەوە ئەو کاتە ئەتوانرێت پەرلەمان هەڵبۆشێت ئێستا پێم وابێ یعنی یاسای هەڵبژاردنەکان لە عێراق کەم و کورتی تێدایە بەوەی کە تا ئێستا ڕوون نییە کە ئەم هەڵبژاردنە ئاخۆ لەسەر ئاستی قەزا دەبێت خۆت پارێزگا و من پێم وابێ ینی ئەگەر پەرلەمان دەتوانێت بابەتێکی لەم شوێ بەتەنها یەک لای بکاتەوە چونکە ئەوەی کە تا ئێستا لە دیمەنی سیاسی عێراقدا گوزەراوە زیاتر ڕێکەوتنی سیاسی تەحەکومی بە کۆی پرۆسی سیاسی عێراقەوە کرد بێت ینی پەرلەمان دەتوانێت ئەم هەموو ئامادەکاریە بکات یعنی بەبێ کێشە خۆی لێرەیە تۆ ئەبێت باس لەوە بکەین وەکو ئەوەی وتت ئاستەنگی ئەمنی بەڵام لێرەشە ئەمەش هەر ئەچێتە خانەی ئەوەی کە تۆ باس لە ئاستەنگەکانەکەی ئاستەنگی هەرە گەورەی بەردەم ئەم پرۆسەیە یەکەم چارەکردنی ئەوەیە حەلی دەستوریە وەکو ئەوەی کەوتم لە مادەی 64 کە پەرلەمان حەل بێت پەرلەمان خۆی هەڵبۆشێنێتەوە پێش 6 ڕۆژ دووەم شتیش ملحقی دەرکردنی یعنی ئامادەکاری لۆجستیک کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە کە کۆمەڵی شتی تر پێویست وەکو ئەوەی بودجەی بۆ تەرخان بکرێت وەکو ئەوەی کە ئامارێک مەسحێک بکات کە بۆ نمونە چەند قەزێ و چەند ناحێ و چەندین دوایی ملحقی دەستوری پێویستە کە پەرلەمان دەری بکات بۆ گۆڕانکاری لە ئشکالیات و ئیدارە و چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەکە کە لەوانەیە بەپێی داخوازی ینی خۆپیشاندەران یان دەنگدەران یاخود گەل جەماوەری عێراق داوای ئەوە ئەکات کە دەنگدەر داوای ئەوەکە خۆپیشاندەران داوای ئەوەکەن کە لەسەر فرەبازنەی بێ نەک بە شێوەی یەکبازنەی کە ئەمەش پێویستی بەوەیە کە گۆڕانکاری لە دەستورا بکرێت لەو لە قانون لە یاسای هەڵبژاردنە بکرێت کە ئەبێ ملحقێکی بۆ دەربکرێت لەمەیە ئەو ئشکالیاتە چارەسەر بکرێت کە ئەوان داوای ئەوەکەن کە فرە باز نەبێ واتە لەسەر ئاستێک بازنە نەبێت 329 بازنەی ئینتیخابی هەبێت لە قەزێ و هەموو شتەکانە نەک لەسەر ئاستی هەر شارەکانە یەک دائیری ئینتیخابی هەبێت ئەمە یەک لە ئشکالیاتەکانە ئشکالیەتی تری ئەوەش
میزانیە بۆین مەسحە یعنی تۆ تا ئێستا لەوانەیە لە انتخاباتی ڕابردووە 15 میلیۆن دەنگ دەرهەڵبێت بەڵامەکانی خۆت بیر نەچێتەوە لێرەدا ببوورە بۆ تاواکردنی قسەکانی بەڕێزێت ئێستا عێراق بە دۆخێکی سەختی ئابووریدا تێدەپەڕێت یعنی چوونە هەڵبژاردنێکی پێشوەختە بێگومان تەکلیفەی بوجە و کۆمەڵێک لایانی ئابووری دیکەی هەیە ینی عێراق بەم حاڵەوە دەتوانێت ینی تەکمیلی ئەم بابەتە بکات ئەمە ینی قورس ناکەوێت لەسەر عێراق لە ڕووە داراییەکەیەوە ئەگەر قورسیش بکەوێت بەڵام سەرۆگۆزیران و هەروەها وەکو ئەوەی کە من بینیومە یعنی جەختیان لێ کردوتەوانێت کە میزانیە لە ڕووی میزانی و داوینکردنی میزانیەوە کێشەیەکی ئەوتۆ نییە بەڵام لە ڕووی لۆجستی یاخود ئالیەتی چۆنێتی هەڵبژاردن کە لە گۆڕینی قانونی يعني كأبي دستكاري قانوني انتخابات بكريت كأمش أبي برلمان بيكال لواني ماوي كي بويت لروي أما يعني لواني إشكاليتك هبت بلام لقال همو أمانة من واينا بينم إشكاليتك أو تو هبت بتعبتي لشنروجي رابردوها بيني ما كنت للسياسية كان أو لا يناني كله هالبجارنا كان بيشوا يعني سركوتني عن بدس هنا أبو وكو سائرون وكو النصر وكو فتح وكو أوانا هرهميان يعني رازيبون ياخد رازيبون بويكا أم هالبجارنا بكريت لقل أنجام داني أم هالبجارنا يعني لو كاتيا كازمي دياري كردوا بوي الرنجا أو أستنجا إننا نبيد لقل أوشا يعني لقل أويا وكو تم كوماليش يعني كيشي هذا السركي لا لما البجارنا تنها وەکو ئەبینرێت و وەکو چاودێرانی سیاسیش باسی ئەەکەن ئەڵێن کێشەی هەرە سەرەکی جگە لە مەسائیلی ینی زەمینەسازی ئەمنی جگە لە لۆجستی ئامادەکاری کۆمیسیۆنی هەڵبژاردن تەنها حەلی پەرلەمانە کە کێشەی هەرە ڕازیبوونی هەندێک لایەنەکان بەتایبەتی شیعەکان ئەم ڕازیبوونە ینی لەوە دێت کە ئەوان ینی دڵنیان لە نەفوز و جەماوری خوان کە لەم هەڵبژاردنەدا ینی نەتیجەیەکی باش بەدەستێنن بۆچی بۆ نمونە لە نێویدا کورد بە نمونە وەرگرین عین ناڕازیە لە یاساکە لە خودی چۆنێتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە بەتایبەتی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان ینی ڕازیبوونی هەندێک لانی شیعی لە هەڵبژاردنەکە بۆچی دەگەڕێتەوە ینی لەوە دێکە دڵنیان لە نەتیجەی ئینتیخابەکە کە بە دڵی خۆیان دەبێیان چی مسألة بدلبوني يعني نتيجة هالبجاردن نية كبدلي خوان بيت أو أحزاب ولان وكتل السياسي يعني وائتلاف السياسي يعني الشيعي كإستالا قال هالبجاردن كان زورينيا ناچارن لبر لجير فشاري داواي خو بشاندرانا كزختي عندي كردونا چونکە لە هەمان کاتە ئەوان وەکو کورد کە کورد مەترسی ئەوەی هەیە کە لە ڕووی بنکەی جەماوەریەوە دەنگێکی زۆر لەبەر دەستبات بە هەمان شێوە من وای ئەبینم کە ئەحزابی شیعیش یان کوتلی سیاسی شیعیش کە زۆرینەی دەنگیان بەدەستێناوە ئەگەر دەست تێوەردانی هێز و گروپە چەکدارەکان نەبێت پێم وایە ئەوانیش ژمارەیەکی زۆر لە بنکەی جەماوەری خۆیان دەستیان خۆشیان ئەمە بە ئاشکرا و بەڕوونی ئەمە ئەزانن بەڵام ناچارن لە ژێر فشاری داوای خۆپیشاندەران و داوای دەنگەرانە ینی ڕازی مەرجعیەش وابزانم ڕازی بووە لە بەرەوەی زۆربەی ئەحزابی شیعی کە مەرجعیە شتێکی وت ئەوان ئەگەڕێنەوە بۆ مەرجعیە باشە کەواتە لانی کەم ناو هەڵبژاردنە کێن ئەوانەی کە دەتوانن براوە بن دایانی کەم بانی هەندێک لە چاودێران پێیان وایە کە خودی بیرۆکەی هەڵبژاردننی پێشوەختە هەر چەندە بەشێکی بەرمەبنای داواکاری خۆپیشاندەران بۆ لە لایەکی دیکەشەوە پێگەی مستەفا کازمی کە ئێستا پێگەیەکی بەخۆتە لەسەر ئاستی ناوخۆی ناوچەوی تەنانەت وڵاتانی دەرەوەش ئەنی ئەمە ژوای کردووە جارێکی دیکە بێت بە ئەستێرێکی گەشت لە ئاسمانی عێراقدا ینی ئەمەش بۆ خۆی لایەنێکی دیکەی بابەتەکە نییە کە مستەفا کازمی دڵنیایە لە نەتیجەکە بۆیە بەم شێوەیە جەخت دەکاتەوە کە دەبێت هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا ئەنجام بدرێت خۆی ئەگەر بێتە سەر واقع ئەگەر مستەفا کازمی بە جددی و بە واقعی و بەڕاستی چاکسازی بکات وەکو ئەوەی کە ئێستا دەستی بۆ بردووە بۆ نمونە لە لێپرسینەوە لێکۆڵینەوە و محاکەمەکردنی ئەوانەی دەستیان لە کوشتنی هێنا هەبوو خۆپیشاندەرانە هەبووە لە کۆمەڵێ مەلەفی ترە پێم وایە یعنی مستەفا کازمی ینی
ڕەنگە یعنی ئەو دەنگە بەدەست بێنێت یا خۆشی تمۆحی ئەوەی هەبێت لەگەڵ ئەوەشە لەوانەیە لایەنی دەرەکی و ئیقلیمی لە پشت ئەم ئینەوە هەبن بۆ نمونە زۆری ئەڵێن ئەمە داوایەکی ئایا داوایەکی سیاسیە یان جەماوەریان ئەمریکیان ئێرانیە کە داوای هەڵبژاردننی پێشوەختە کراوە بەڵام لە هەمان کاتیشا من وەکو کەسێک یعنی وەکو کەسێک یعنی کە بێلایەنانە قسە لەسەر ئەمە موزوع بکەم یاخۆ لەسەر ئەم پرسە بکەم پێم وایە هەڵبژاردننی پێشوەختە بەڕاستی پێویستیەکە یعنی ئێستا هیچ هەلێکی تر لە بەردەم عێراقا نییە بە تایبەتی لە ڕووی سیاسی و لە ڕووی خزمەتگوزار لە ڕووی هەموو لایەنەکانەوانێ عێراق لە کێشەیەک و لە ئاستەنگێکی لە مەئەزەقێکی گەورەیە یعنی بۆ دەرچوون بۆ مەئەزەقا پێویستی بە هەڵبژاردنێکی پێشوەختە هەیە بەڵام هەڵبژاردنەکە ئەبێ نەزیح بێ بەڵام ئایا چ زەمانەتێک هەیە بۆ ئەوەی کە ئەم هەڵبژاردنە نەزیح ئەبێت و لایەنی وەکو دەرەکی ئەقلیمی وەکو ئێران چونکە ئەمە لەوانەیە هاوێمن ئەکاڵێن هینێکی ئەوە بێت داوایەکی ئەمریکی وێ بۆ لێدانی هەیمەنەی ئێران بێ یاخۆ داوایەکی ئێرانی بێ بۆ لێدانی هەیمەنەی ئەمریکا بێت ئەمانە کۆمەڵی پرسی سیاسی یعنی باشە زیاتر سێبەری ئەمریکا یان ئێران بەسەر هەڵبژاردنەکە دازاڵە ینی کامیان دەبینی زیاتر تۆ وڵای من تا حدێک لە عێراقا بێگومان ئێران ئێستاش هەردەوری هەیە لە داهاتووشدا یعنی هەتا لە هەڵبژاردننی پێشوەختەشدا هەر ئێران ئەو دەورەی ئەبێت چونکە تۆ بڵێیت و نەڵێیت لایەنە شیعەکان کوتلە سیاسی شیعە مەرجعی شیعە هەمویان ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ئێرانیان باشە خۆ لەلاکی دیکەشەوەی ئێران لە عێراقا حکومەکە باشە لەلاکی دیکەشوانی ئاماژە بۆ دەکرێت کە شخصیەتی کەسایەتی کازمیۆک و شخصیت زیاتر لە ئەمریکاوە نزیکە و تەنانەت ڕۆڵیشی هەبوو لە دانانی مستەفا کازمی لە سەروبەندی خۆپیشاندانەکانی عێراقدا یعنی ئەم بۆ چونە زیاتر بۆ لەکوێ ینی بەرمەملای چی ئەمەیان ئەمە لەو هێت کە لەوانەیە کازمێک کەسێکی ئەلمانی بێ لە ناو شیعەکانە لەوانەیە میان ڕەوتر بێت لەوانەیە زیاتر احتیمادی بکرێتە سەر ئەوەی کە بتوانێت حکوومەتێکی تەکنۆقرات دوور لە حکوومەتێکی تائیفی ئەتنی یعنی پێک بهێنێت لە داهاتووە عێراق بەرەو ئاراستەیەکی تر بەرێ لەو مەزەقا یعنی ڕزگاری بکات بەڵام لە هەمان کاتیشا لەوانەیە ئەگەر عێراق بەم شێوەی ئێستا بێت هەتا عێراق خۆی لە هینی ئەتنی دانەماڵ من پێم وانە عێراق لەو مەزەقەی کە ئێستاتایەتی بە هیچ پرۆسەیەکی تری هەڵبژاردن چ پێشوەختە بێت هەر پرۆسەیەکی تری هەڵبژاردن بێت یعنی دەربچێت ئەوەی کە پەیوەندی بەلایانی کوردیەوە هەیە دەبێت چۆن مامەڵە بکات چونکم یاساکە کە کوردی تێدایە و تەنانەت بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دەڵێت بەم حاڵەوە یعنی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا کارێکی سەختە بەتایبەتی لە ناوچە کوردستانەکان دەنگێکی زۆری کورد ینی دەفەوتێت بەوەی کە هەندێک ناوچەی تاکو ئێستا یەکلا نەبووەوە کە ئایا ئەمە قەزای یاخود ناحەیە سەر بەکان پارێزگایە یعنی کورد دەبێت چۆن مامەڵە بکات بۆ ئەوەی کە بە نەتیجەیەکی باشەوە لە هەڵبژاردنەکە دەرچێت ئەمە لەوانەیە هەڵبژاردنەکانی ساڵی 2005 بێنێتەوە بیری کە لە 15000 دەنگ لە پارێزگای مووسڵ فەوتا ئەوەش زیاتر وازام کورتیا هین بوو زەرمەند بوو بەڵام لە هەمان کاتیشا پێم وایە یعنی کوردی شەرمەترسی ئەوەی هەیە چونکە ئێستا لەم حاڵەتەیە هیچ کەسێک ئیمانی بە دەنگدان نەماوە خەڵک لەوانەیە کەم بچێتە سەر سندوقەکانی دەنگدان دەنگەر وەکو ئەوەی کە ئەمە ئەحزابی شیعیش هەمان ترسیان هەیە بەڵام ناچارن بکەونە ژێر ئەو فشارەی کە جەماوەر داوای ئەکات بۆیە ئەحزابی کوردیش تەنها چارەسەری ئەوەیە کە بە یەک کوتلە یاخود ئیتلافێکی موحەدی کوردی پێک بێنێ بۆ ئەوەی دەنگەکان ڕاستە لە ناوچەی وەکو کەرکووک و ناوچە دابڕاوەکانە لەوانەیە ئەو دەنگە نەهێنێتەوانێ بەڵام لە هەمان کاتە ئەگەر موحەدیش نەبێت لەوانەیە دەنگێکی زیاتری لێ بڕوات. تۆ ئیتیفاق و هەباهەنگی لایەنە کوردیەکان چۆن دەبینی لەم بابەتە لەسەر ئاستی سیاسی لە پەرلەمان ینی دەکاتە ئەوەی کە ئەگەر یاساکە بە شێوەیەک شتێپەڕ یاسای هەڵبژاردنەکان کورد بتوانێت ڕێگرێکی باش بێ بۆ دەنگانی کە هەیەی دەتوانێت ئەمە بکات یعنی لانی کەم بە سوود و قازانجی خۆی یاساکە تێپەڕێنێ کورد بەپێی ئەو کورسیانەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا هەیەی یعنی لەوانەیە ئەو ئینەی نەبێت ئەو توانایی نەبێت یعنی بەلایەنی کوردیە ئەم یاسایە تعدیل بکات چونکە ئەم یاسایە کە تعدیل ئەکرێت تەنها ملحەقێکی بۆ دەرئەکرێت لە یعنی ئیدارە شێوازی ئیدارە و ئیشکالیەتی چۆنێتی ئەنجامدانی پرۆسەکە لەوەی کافرە باز نەبێت یان یەک باز نەبێت لەو شتانەیە بەس لایەنێکم هاوژین خان پێشەوە نابێت بۆ نمونە لەسەر کۆی لایەنە سیاسیەکانی ینی کۆ دەنگی و دانیشتن و پێکەوە سازان هەبێ بۆ ئەوەی کە یاساکە لانی کەم بەڕێکوتنێکی سیاسیەک لای بکرێتەوە دواتر لە پەرلەمان دەنگی پێ بدرێت
خۆی لە هەموو ئینەکانی عێراقا لە هەموو پرۆسە سیاسیەکانی عێراقا ڕاستە پرۆسی هەڵبژاردن ئەنجام درراوە بەڵام لەبەر ئەوەی عێراق وڵاتێکی فرا پێکهاتەوەی ئەتنی و نەتەوەییە یعنی دەبینیت زیاتر ئیتیفاقی سیاسی واتە تەوافقی سیاسی دەوری بینیوە لە پێکهێنانی حکوومەتە لە یەکلاکردنەوەی پرسە سیاسیەکانە بۆیە لەوانەیە لەم هەڵبژاردنەشە هەمان دەور ببینێت بەڵام وەکو ئەوەی کە کازمی ئەڵێت ئەمە زیاتر هەڵبژاردنێکی جەماوەریە یعنی لەسەر داوای جەماوەرە نەک هەڵبژاردنێکی سیاسیە لەسەر داوای کوتەل و ئەحزابی سیاسی بەتابەتی لەو خاڵەدا کە بەڕوونی دەڵێت ئەم هەڵبژاردنە لەسەر ئاستی فرد تاک بەڕێوە دەچێت بەوەی کە هەموو هاوڵاتیەک بوون هاوژیخان لە جێی خۆیەوە بەبێ سەپۆرتی حیزبی و شخصی دەتوانێت خۆی کاندید کات ئەمەش بۆ خۆی لێدان نییە لە بابەتی حیزبەتی چونکە هەر ئەمە ڕەنگە بەشێکی زۆری گلەیەکانی پارتیویکەتی لەم بابەتە لەوە بێت کە ئەم سیستمە بە دۆخی ئێستای عێراق و ناوچەکە ناخوات یعنی کۆمەلگەی عێراقی توانای قبولکردنی ئەم جۆرەی هەیە لە سیستم کە تازەی تاقیق دەکرێتەوە لە عێراقدا لەبەرەوەی جەماوەری عێراق بەعامەتەن بە کورد و عەرەب و تورکوان و کلدان و ئاشور و ئەمانەوە هەمویان یعنی ئێستا لەو قەناعەتیان وەکو ئەوەی من لەسەر ئاستی تاک ئەیبین و لەسەر ئاستی دەنگەر ئەیبینم ئەوانە گەشتونەتە قەناعەتێک کە ئەحزابی سیاسی لە عێراقا دەورێکی ئەوتۆیان نییە یعنی نەیانتوانیوە گۆڕانکاریەکی جزریان چاکسازیەکی وانە حکومێکی عادلی دیموقراتی وە بکەن کە شعبتیایە مستەفید بێت بۆیە لەسەر ئاستی دەنگدەر لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی جەماوەری عێراق بە کورد و عەرەب و هەموو کە نەتەوەکانیان نەتەوەکانی ترەوە پێم وایە هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە کەسی بێلایەن وەکو ئەوەی لەسەر ئاستی فرد بەشداری پرۆسی هەڵبژاردن بکرێت هەچەند لە یەکەم پرۆسەیە لەوانەیە 42 کەس هەبوون کە بەشداریان کردو بەڵام لێرە ئێستا دەرگای خۆپاڵاوتن بۆ هەموو کەسایەتیە دەکرێتەوانێک کە خۆی بپاڵەوێ و کەسێکی محایەندی بێلایەن چونکە خەڵک خۆی گەشتوتە ئەوەی کە حیزبەکان فەشەلیان هێناوە لە ئیدارەدانی باشە هاوژیخان خۆڕەنگە ئەمە جێبەجێ کرێت ینی بابەتێکی تازەی و ئەزمونێکی تازەیە لە بواری هەڵبژاردن و حکومڕانی لە عێراقدا بەڵام ئەم حاڵەوە لایەنە سیاسەکان بەمە ڕازی دەبن ئەمە لێکەوتی خراپی نابێت لە نێوان لایەنە سیاسەکاندا خۆی لایەنە سیاسیەکان ڕازی بنیان ڕازی نەبن ئێستا من وەکو وتم لایەنە سیاسیەکان و کتلە سیاسیەکان ئێستا تەواو ڕازیبوونی خۆیان دەربڕی و ئەسانی بۆ چونکە ناچارن لە ژێر فشاری جەماوەر و دەنگدەر و خۆپیشاندەرانە ئەم هەڵبژاردنە ئەنجام ئەدرێت چونکە ئەگەر ڕازی بن و ڕازی نەبن خۆپیشاندەران لەوانەیە ئێستا بە بۆنەی کۆرۆناوە ئەو وەسع خۆپیشاندەران یعنی ئەو هێز و فشاریان نەما ئەگینا لەوانەیە دەرگای پەرلەمانیشیاندا بخستایە لەبەرەوە ئەوان یەکەم داوایان ئەوەیە کە پەرلەمان هەڵبوەشێنرێتەوە یعنی هەڵبژاردن ئەنجام بدرێت بۆیە حەلی سەرەکی ئەگەر ئەم ئەحزابی سیاسی یان کوتەلەی سیاسی یعنی بیاوێت یان نەوێت خواستی ئەوە بکات یان بیاویان تاکید وەکو من هەر لە پێشەکیش ئاماژەم پێ زۆربەی کوتەلی سیاسی و هێزی سیاسی و ئەوانە لەگەڵ ئەوەیان نین کە ئین بێ بەڵام ناچارن چونکە هەمووشیان دڵنیان لەوەی کە بنکەی جەماوەری خۆیان لەم هەڵبژاردنەیە لەدەست ئێن ئللا ئەگەر لە حاڵەتێک تەزویر بکرێت واتە ساختەکاری بکرێت کە من پێم وایە ڕەنگە لەم هەڵبژاردنەشە ساختەکاری بکرێتەوە هەرچەنە کازمی زەمانەتی ئەوەی یاوەکە هەڵبژاردنەکە یعنی زەمانەتی ئەمنی وینی ئەکرێت و تۆ بۆ خۆت وەکو چاودێری ڕێگوی لە کەمترین باشە بەدەر لەوەی کە باسکراوە لە میدیا بۆ خۆت پێت وایە ئەم هەڵبژاردنێکی تا ڕادێک جیاوازتر دەبێت لەوەی کە لە عێراقدا ڕوویداوە تا ئێستا ئەگەر لەسەر ئاستی فرەبازنەی بێت ئەگەر لەسەر ئاستی تاک بێت یعنی وەکو ئەوەی کە میکانیزمی هەڵبژاردن و ئەوانە بێت لەوانەیە گۆڕانکاریەک ڕووبات بەڵام لەسەر ئاستی ئەنجامی هەڵبژاردنەکان چۆن ئەبێت پێم وان نییە یعنی گۆڕانکاریەکی جزری ئەو تۆ لە عێراقا بێتە دییان حکمێکی وە بەرجەستە بێت لە عێراقا بەهۆی ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنەوە جیاوازتر بێت لەوەی کە لە هەڵبژاردنەکانی پێشوا وەکەوەی کە بینیمان چوار هەڵبژاردن ئەنجام دراوە دوای ئەوەی کە ئەمریکا لە 2011 هەڵبژاردن ئەنجام دراوە ئەگەر ئەم هەڵبژاردنش ئەنجام درێ ئەمە سێم هەڵبژاردنە بەڵام ئینترین هەڵبژاردن کە شەعبی عێراقی و دەنگدەری عێراقی لێی ناڕازی بووە هەڵبژاردنەکانی ساڵی 2018 بووە کە دوای ئەنجامەکەی یعنی خۆپیشاندانەکان وەکو ڕەتفعلێک دەستی پێکرد. باشە وڵا هەرمە بەستمە لەسەر بابەتی ڕێکەوتنی نێوان بەغدا و هەولێر بەتایبەتی ئێستا
بابەتی موچە و بودجە و ڕێکەوتنەکە بابەتی گەرمە هەڵبژاردننی پێشوەختە و ئەو سینەروانی کە لە عێراقدا دەخرێتە ڕوو بۆ هەڵبژاردنەکە هیچ کاریگەریەکی دەبێت لەسەر بابەتی ڕێکەوتنەکانی بەغدا هەولێر ئەمە بە سوود و قازانجی ئەمە دەشکێتەوە یاخۆت بە زیان. پێم وانە مەسلەی پرۆسی هەڵبژاردننی پێشوەختە و ئامادەکاریەکان بۆی یاخۆت ئەوەی کە ئەم پرۆسەیە کاریگەرێکی ئەوتۆی لە سەرکە ئیتیفاقی نێوان هەرێم و بەغدا هەبێت ئەوە کەوتۆتەوە سەر ئالیەتی جێبەجێکردنی ئەو بەندانەی کە لە ئیتیفاقیەکە هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا یعنی ئەوان کۆمەڵێ خاڵیان هەیە کە لەسەری ڕێکەوتون ئەگەر ئەو خاڵانە لەلایەن هەردوو لاوە جێبەجێ بکرێت ئەوە پێم وانە پرۆسی هەڵبژاردن و بابەتی هەڵبژاردن هیچ کێشەیەکی ئەوتۆ لە بەردەم ئەم پرسیار دروست بەڵام لە مای ڕابردوودا دەمابینی لە سەروبەندی هەڵبژاردنێکدا لایەنێکی عێراقی ئەندام پەرلەمانەکانی ئەوەی کە جیاتی زۆری کوردی کردبێت هەر ئەو بەقدەنگی زیاتری بەدەستێناوە ینی خۆمان بینی بە چاوی خۆمانیانی ئەمە دووبارە دەبێتەوە ئەم سیناریوانە ینی هیچ لە مۆزوعەکە دەگۆڕێت خۆی لە هەموو پرۆسەیەکی هەڵبژاردن نەکتە لە عێراق لە ناوچەکەیە لە بەرەوەی ناوچەی شەرق ئەوسەط یعنی سروشتی خەڵکەکەی یاخۆ سروشتی ژینگە کۆمەڵایەتیەکەی بەو جۆرەیە سیستەمی حکمیش یعنی هەر بەو جۆرەیە یعنی تۆ بتەوێت و نەتەوێت کۆمەڵێک ئیشکال دروست ئەبێت لەم لایەنەوە کە لە بەردەم کووردا یاخۆت ببنە ڕێگری ئەوەی کە دژایەتی بکات یان دژایەتی نەکات و ئەوانە لەبەر ئەوەی ئەوانەی کە ئەحزابی سیاسییان کوتەلی سیاسیین نفوزێکی گەوریان لە عێراقا هەیە زۆرینەی شیعەیە زۆرینەی شیعەش بەڕاستی زیاتر لەسەر بنەمای ئەتنی کار ئەکەن لەبەر ئەوە بتەوێت و نەتەوێت ئەم سراعە لە بینی کووردا یاخۆت ئەو دژایەتیە بەڵام لە سیاسەتا پێم وان نییە ئەگەر این بێت دژایەتی بەردەوام هەبێت ئەگەر کورد بۆ خۆی سیاسی بێت جارێک کورد لە ناو خۆیان ڕێ بکەوێت یعنی عقلێکی سیاسی ئەوتۆی هەبێت دەتوانێت ئەو شتانە لەگەڵ عێراقا چارەسەر بکات مادەم بڕیاریەوە لەگەڵ عێراقا بمێنێتەوە ئەبێ چارەسەری هەموو ئەو کێشانەش بکات یا خودڕازی بێت بەوانەی کە ئەو ئالیەتەی ئەو ئیشکالی کە لە بینی بەغا و عێراقا هەیە چۆن چارەسەر ئەکرێ بە میکانیزمی وە بینێتەوە بە عقلێکی سیاسی بەڵام کە تۆ بڕیار بە لەگەڵ عێراقا بمێنیتەوە بەوەی کە هینە ئەبێ فشار بکەیت ئەبێ خۆ پێش هەموو شتێک ماڵی خۆ ڕێک بخەیت ناو ماڵی خۆت ڕێک بخەیت چونکە کورد بەم حاڵی ئێستاوەی بەڕاستی یعنی ناتوانێت ئەو خواستانەی کە هەیەی لە حکوومەتی نەکدا هاتووی عێراقا لە چەند حکوومەتی تری عێراق ئەم یەکدەنگی و یەکریزیە بە درێژایی کە ماوەکانی ڕابردوو وتراوەتەوە چی لەلایەن یەکێتی لەلایەن پارتی و تێکڕای سیاسەکان بۆ ئەم یەکدەنگیە دروست نابێت ئێستا کاتێەوە نییە ئەم یەکدەنگێ بە یەک پاکێج بە یەک وەرەقی مشتەرەک بچنە بەرامبەر بەغدا و بڵێن ئەمە داواکاریەکانی کوردە ئەمە بۆ دروست نابێت قورسە ئەمە وڵای منم داوای ناتوانم من ئەبێ ئەوە ئەو هینا لە ئەحزابەکانی سیاسی کوردی بپرسیت لەبەر ئەوەی چاودێری سیاسی لە کوردستان هەر نەک چاودێری سیاسی ئەوەی ڕۆژنامە نووسە ئەوەی نووسەرە ئەوەی جەماوەرە ئەوەی دەنگەرە هەمووی داخوازی ئەو ئەکات و هەمووی خواستی ئەوەیە کە ئەحزابی سیاسی کوردی یەکدەنگ بن نەک تەنها لەسەر پرسە سیاسیەکان بەڵکو لەسەر پرسە ناوخۆیەکان لە ناو خودی هەرێمی کوردستانیشە یعنی ئیتیفاقێک و یەکریزیەک و کۆدەنگیەک هەبێت و ئەو سراع و ناکۆکیانەوە لابنێن کە ئەبێتە هۆی ئەوەی کە زەرەر لە مەساڵحی و یاخود بەرژەوەندی گەلانی کوردستان بدات. باشە ئێستا یەکریزیەکە چۆن دەبینی ینی لە ئاستێکدایە کە تۆ گەشتبینمی بەوەی کە ئێمە بتوانین بەرامبەر بە بەغدا بە یەک پاکێج بچینە گفتوگۆ و دانوستانەکانەوە ینی ئەمە دەبینی یاخۆت بۆ ئەمە دەبێت چی بکرێت ئەرکی کێ ئەمە بکە ینی زۆر جار بۆ نمونە لایەنە سیاسەکان تۆپەکاڵ دەدەن و ساحی لایەنی بەرامبەرەوە فعلا دەبێت کێ ئەمە ینی ئەم دەستپێکە بێ بۆ ئەم بابەتە سەرکردایەتی سیاسی کوردی بە شێوەیەکی گشتی یعنی ئەوان دەتوانن ئەم قرارە بکەن و ئەم شتە بکەن هیچ کەسێکی تر ناتوانێت یعنی شعب ناتوانێت ئەو شتە بکە بەڵام چونکە تۆ ئەوەی هەیمنەی هەیە و ئەوەی دەسەڵاتی هەیە ئەوەی لەسەر ئاستی پێگەی سیاسی ڕۆڵی هەیە هین دەسەڵاتی سیاسی یان سەرکردایەتی سیاسی کوردی خۆیەتی کە ئەحزابی سیاسی و کوتەلی سیاسی خۆیان هەکە یعنی پێش هەموو شتێ بەرژەوەندی گەلی کوردستان لە بەرچاو بگیرێت بەرژەوەندی
کە نازانم بە درێژایی مێژوو یان بە درێژایی ئەوەی کە ئێمە حکمی خۆ بەڕێوەبردن ئەەکەین باس لە هێنانەوەی یاخۆت مافی ناوچەدا بڕاوەکان ئەەکەین کە ئەڵێن تعریب کراوە ئەبێ هەمویان بە کۆدەنگی کار بۆ ئەمە بکەن بەڕاست باشەکەواتە هەر دەتوانین بڵێن نەبوونی ئەم یەک دەنگی و یەک ریزێ وای کردووە کە بەغدا سوود لە پەرتەوازەی لایانی کوردی وەربگرێت و تاوی مەرجەکانی خۆی بسەپێنێت لە هەر ڕێکوتێکدا بەڵێ نەک بەغدا هەموو نەیارانی کورد سوودیان لەمە بینیوە. هاوژی خامن لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمەوە دەمێت دو سەرنج دو پەیام لە خاڵێکدا تەواوی سەرنجەکان چڕکەیتەوە شتێک ما بێکە بیڵێیت. من هیچی ئەو تۆم نەماوە بەڵام بە هیوام پرۆسەکە پرۆسەیەکی دیموکراسی نەزیح بێت ببێتە مایی خێر و خۆشی و بە قازانجی گەلانی عێراق بکەوێتەوە بە کورد و عەرەب و تورکمان و کولد و ئاشور و هەموو مەزاهیب و یعنی مەزاهیبە ئاینیەکان و یاخود ئاینەکانی کەسانی دیکە کە هەر تاکێک بێت لە مجتەمەعی عێراقیە. هاوژین حەمە ڕەشید نووسەر و ڕۆژنامە نووس سوپاس بۆ ئامادەبن و سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت. سوپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن. دووبارە بەخێر بێت. سوپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک.